دابووری بەرەو پێشووری ئاوەدانی شێوەیەکی گشتی استثمارات بەبێ بوونی تەمین گەشەی ئاسایی خۆی ناکە وای لێ هاتووە تەمین و استثمار دوو ڕووی یەک دراون کە ئەبێ هەمیشە بەیەکەوە بێن و بڕون پێشکەون ئێمەش هەوڵێن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مستەسمرینی هەرێمی کوردستان لەم امتیازاتانە بەهرەمەند بێت. سەبارەت بە دواکەوتنی موچە دەبوو لە 20 بۆ 25 مانگ موچە بێت ڕێگەیشتووە دوای زانیاریەکان هەموو ئەو هەنگاوانەی کە بەنسبەتی هەرێمەوە پێویست بووە وەزارەتی دارایی هەرێم هەموو هەنگاوانەی جێبەجێ کردووە ئەوەی کە ماوەتەوە ئێمە چاوەڕوانی وەکەین لە دوای تەواوبوونی موچە لە ڕەتاوە دای ئێمە دەست پێ بکات بەنسبەتی ئێمەوە هیچ ئاستەنێک نەماوە. ئەو هەفتەیە موچە دێت جەنابی وەزیر ئەو هەفتەیە موچە دێت ئەو زانیاریە لە لای وەزارەتی دارایی عێراق ئەو ڕاستپاردانەی کە دوو ڕۆژە لەم ماکاسە دەرەوەی ئەوە بن بە سەرەتای سیاسەتێک پێڕێوەکەین. TBI هاتۆتە ئێرە بەشدارە لە پرۆسەی هەژداری من چونکە هەژماری من سیستمە بانک نییە وەکو هەندێک کەس بە بانک تێگەیشتووە ئەم سیستمە چەندین بانک تیا بەشدارە ئەو بانکانە هەمووی معتەمەدن لای بانکی مرکزی عێراقیەوە TBI هاتووە هەم بانکێکی حکومیە و لە تەوتیدی عێراق بەشدارە هەموو بانکانی تریش لە تەوتیدی عێراق بەشدارنەوەی کە لە هەژماری منن چونکە هەنگاوی یەکەم لە هەژماری منیش بە تەوتین دەست پێکە ئەو هەنگاوانەی کە هەرێم ناوێتی دەمێکە دەستی پێکردو بۆ هەژماری من لە کابینەکانی پێشووشەوە.